صحيح مالك المشكلة مرة صحيح امجی وکا پنابری کمپا گورا گوسکه امل ویدی ایرو تردل ویدی جویانه به هلکفتنا بیرانینا دا مزراندنا پارتی دموکراتی کردستان عراق اگو 1946 هاتیا دا مزراندن و گرنگترین روش دوی روشه دا گو او دایک بونا لهنگک و شیرکی کردا سروخ مسعود برزانیا گو ایرو محمد سریخوا جیهانی سران سرم سریخوا پید هلدن گو سروکا کوک سروکی مسعود برزانی ایرو نتوا کرد پارێزێ گو نەسەرۆک مەسعود بانە دوێ قونەغا گرنگدا وێ قونەغا هەستیاردا باوەرکە بەلکی نەتەوا کوردی کەت بە ئەستانگیێدا پارتی دموکراتی کوردستان و هەرێما کوردستان و سەرۆکی هەرێمی مەسعود بارزانی پشتی دەستپێکردنە شۆڕەشە سووری یەکەمین سەرۆکی دەوڵەتی شەرق الأوسەطدا مەسعود بارزانی ئەوی پشتەوانیا خوا شۆڕەشە سووری و گەلێ کوردی ڕۆژاوای کوردستانی را پشتگیریە خوا کرد هەمی ئالیەدا ئالیە اقتصادیدا ئالیە پشتگرتنەوەدا بهەڵکەفتنە 69 سالیە سالیادی دامەزرانی پارتی دموکراتی کوردستان عێراق ئەز سپاسیە سەرۆک بەرزانی تایبەتی بکەم و ملەتێ کورد بگشتی